سڵاو ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەرلەبانی ئەمڕۆ دووشەممە 24 بەفرامبەر. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. شەرمەزارکردنی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مورادی لەلایەن کرێکارانی سنەوە، پشتیوانی ڕێکخراوە کرێکاریەکان لە پەخشان عەزیزی، بەیانیەی 68 ڕێکخراوی مافی مرۆڤ بۆ کۆمەڵگای جیهانی سەبارەت بە حکمی ئێعدام، ڕاگەیاندنی ئەنجومەنی سنفی مامۆستایانی کوردستان دژ بە سزای ئێعدام، سەپاندنی سزای زیندان بەسەر فەرید بادیدەست لە دیواندەرە، ئەشکەنجە و ئازاری عەبدوڵڵا هوشمەند لە گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ، کۆچی دوایی دایە ڕەبابە خوشکی هاوڕێ سدیق کەمانگەر لە شاری ساری، خۆپیشاندانی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە چەند شاری ئێران، ناڕزایەتی کرێکارانی ئاومەعدەنی داماش لە گیلان و درێژەی مانگرتنی پەرستاران و کادری دەرمان لە نەخۆشخانەی حەکیم. شەرمەزارکردنی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مورادی لەلایەن کرێکارانی سنەوە. ڕۆژی یەکشەممە 23 بەفرامبەر کۆمەڵێک لە کرێکارانی چەپ و کۆمونیستی شاری سنە لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای نامرۆڤانەی ئێعدامیان بەسەر پەخشان عەزیزی و وریشە مورادی بە توندی شەرمەزار کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە ئێمە کرێکارانی چەپ و کۆمونیستی شاری سنە حکمی نامرۆڤانەی ئێعدامی پەخشان عەزیزی و وریشە مورادی مەحکوم دەکەین. حکمی ئێعدامی پەخشان ئەم کچە دڵسۆز و بێتاوانە دڵی هەر مرۆڤێک دەلەرزێنێت. بەم بۆنەوە داوای هەڵوەشانەوەی خێرای حکمی ئەعدامی ئەو دوو بەندکراوە سیاسیە دەکەین. هەروەها داوا لە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و چالاکانی ئازادی خواست لە سەرانسەری جیهان دەکەین بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی تێبکۆشن. پشتیوانی ڕێکخراوە کرێکاریەکان لە پەخشان عەزیزی. کۆمەڵێک لە ڕێکخراوە کرێکاریەکان و یەکێتی خانەنشینکراوانی ئێران لە بەیاننامەیەکی هاوبەشدا سەپاندنی سزای سێداران بەسەر پەخشان عەزیزی بە توندی مەحکوم کرد. سەندیکای کرێکارانی نێشەکەری حەوتەپە، گروپی یەکگرتووی خانەنشینکراوان، کومیتەی هاو ئاهەنگی بۆ دامەزراندنی ڕێکخراوە کرێکاریەکان و کرێکارانی خانەنشینی خوزستان لە بەیاننامەیەکی هاوبەشدا سەپاندنی سزای ئێعدامیان بەسەر پەخشان عەزیزی بە توندی مەحکوم کرد و ڕایانگەیاند. سەپاندنی سزای سێدارە بەسەر یاریدەدەرێکی کۆمەڵایەتی کە خزمەتی بە ئینسانیەت کردووە، هەڵس و کەوتی سەدەکانی ناوەڕاستە کە دەستگای قەزایی کۆماری ئیسلامی ئەمڕۆکە کەڵکی لەوەردەگرێت. خانەنشینکراوان و کرێکاران لە کۆتایی بەیاننامەکەیاندا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، وریشە مورادی، مێهدی حەسەنی، بێهروز ئێحسانی و بەندکراوانی دیکە بوون. بەیانیەی 68 ڕێکخراوی مافی مرۆڤ بۆ کۆمەڵگای جیهانی سەبارەت بە حکمی ئێعدام. 68 ڕێکخراوی بەرگریکار لە مافەکانی مرۆڤ ڕۆژی یەکشەممە 23 بەفرامبەر لە بەیاننامەیەکدا ڕوو لە کۆمەڵگای جیهانی خوازیاری گوشارهێنان بۆ سەر کۆماری ئیسلامی بە مەبەستی هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی بوون. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە بەیاننامەکەیاندا وێڕای ئاماژە پێدان بە وتەکانی پارێزەری ئەو بەندکراوە سیاسیە و بنەماڵەکەی ڕایانگەیاند پەخشان عەزیزی بە تاوانی خزمەت بە مرۆڤایەتی کەوتۆتە بەڕق و کینەی کۆماری ئیسلامی و کۆمەڵگای جیهانی ئەبێ بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ و ئینسانیەت بەر بەو وەحشیگەریانەی دەستگای قەزایی ڕەژیم بگرێت. پەروەندەی پەخشان ڕەوانەی لەقی ئیجرای ئەحکام کراوە. بەم بۆنەوە داوا لە نەتەوەی گرتووەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین بە زووترین کات ڕێگە لە ئێعدامی پەخشان بگرن. ڕاگەیاندنی ئەنجومەنی سنفی مامۆستایانی کوردستان دژ بە سزای ئێعدام. ئەنجومەنی سنفی مامۆستایانی کوردستان واتە سنا، سەقز و زەویە، مەریوان و سەوڵاوە لە دژی حکمی ئێعدامی پەخشان عەزیزی بەیاننامەیەکی بڵاو کردەوە و تێیدا خوازیاری هەڵوەشانەوەی ئەو سزا نامرۆڤانەیە بوو. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە دەرکردنی حکمی ئێعدام بۆ پەخشان عەزیزی بەندکراوی سیاسی و توێژەری کۆمەڵایەتی خەڵکی مهاباد
هەروەها پشتڕاستکردنەوەی حکومەکە لەلایەن دادگای باڵای وڵات هاوکات لەگەڵ دەرکردنی حکمی سێدارە بۆ وریشە مرادی، مهدی حەسەنی، بێهروز ئێحسانی و چەند بندکراوی دیکە لە ڕوانگەی کۆمەڵگەی مامۆستایانی کوردستانەوە زۆر تاڵ و ئازاربەخش و بە توندی شەرمەزاری دەکەین. پێمان وایە ژیانی مرۆڤەکان گران و بەنرخە و مافی ژیان بەرزترین مافی مرۆڤە ناکرێت لەسەر بنەمای هەڵوێستی سەلیقەیی، بەرژەوەندی سیاسی یان هەر بیانوێکی تر پێشێل و زەوت بکرێت. لە دنیای ئەمڕۆدا جیاوازی فکری و سیاسی قبول کراوە و نابێت هیچ هاوڵاتیەک لەسەر بیر و باوەڕ و کردەوەیەکی سیاسی و کۆمەڵایەتی جیاواز بخرێتە ژێرگوشارەوە. ئەوانەی وا ستەمیان کردووە ئەبێ محاکەمە بکرێن، نەک ئەوانەی وا بەرگریان لە مافی مرۆڤ کردووە و خوازیاری جیهانێکی پڕ لە ئازادی و دادپەروەری. سەپاندنی سزای زیندان بەسەر فەرید بادیدەست لە دیواندەرە. لە ڕۆژانی ڕابردوودا فەرید بادیدەست هاوڵاتیەکی خەڵکی دیواندەرە لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی شاری سنە بە تۆمەتی پرۆپاگەندە دژی نظام و هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نایەرەکانی ڕەژیم بە 20 مانگ زیندانی تەعزیری محکوم کراوە. ڕۆژی چوارشەممە 23 جوەزەردانی 1403 لە ئەنجامی هێرشی هێزانیەکان بۆ سەر ماڵی فەرید بادیدەست ناوبراو بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. ئەو هاوڵاتیە دوای چەند مانگ بەندکران بە دانانی بارمتە و بە شێوەی کاتی ئازاد کرا. ئەشکەنجە و ئازاری عەبدوڵڵا هوشمەند لە گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ. عەبدوڵڵا هوشمەند هاوڵاتی دەست بەسەرکراوی خەڵکی مەهاباد لەلایەن هێزەکانی ڕەژیمەوە لە گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ ئەشکەنجەی جەستەیی و دەرونی دراوە. عەبدوڵڵا هوشمەند لە ڕێکەوتی حەوتی خەزەڵوەری 1403 هاوڕێ لەگەڵ شارەمەندێکی دیکە بە ناوی هاوڕێ قووە لە جادەی نێوان پیرانشار بۆ مەهاباد لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە شاری ورمێ ڕاگوێزرا. ناوبراو لە ماوەی دەست بەسەرکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و لە ڕۆژانی ڕابردوودا بۆ زیندانی مەهاباد ڕاگوێزراوە. عەبدوڵڵا هوشمەند بۆ ماوەی 64 ڕۆژ لە گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ ئەشکەنجە و ئازار دراوە و ئێستا پێویستی بە دەرمان هەیە. سەرچاوەکانی هەواڵ دەڵێن دۆخی جەستەیی و دەرونیە و بەندکراوە سیاسیە ناجێگیرە، بەڵام بەرپرسانی زیندانی مەهاباد ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. کۆچی دوایی دای ڕەبابە خوشکی هاوڕێ سدیق کەمانگەر لە شاری ساری. زۆر بەداخەوە کاتژمێر 4 سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە 23 بەفرانبەر دڵی گەورە و پڕ لە ئاواتی ڕەبابە خانمی کەمانگەر پاش نزیک بە 3 ساڵ بربەرەکانێ لەگەڵ نەخۆشی لە تەمەنی 80 ساڵیدا لە شاری ساری لە لێدان کەوت. ڕەبابە خانم دایکی پێشمەرگەی گیانبەختکردووی کۆمەڵە جەواد جەلیلی پێشمەرگەی گوردانی داڵاهۆ و خوشکی گیانبەختکردوانی کۆمەڵە هاوڕێ رابەر کاک سدیق و هاوڕێیان ڕەئوف و مەعروف کەمانگەر هەروەها ممکی گیانبەختکردووی کۆمەڵە داریوش ڕزایی کوڕی کافیە خانم بوو. ئەو دایکە شۆڕشگێڕە هیچ کات سەری بۆ دیکتاتۆری کۆماری ئیسلامیدا نەنواند و دوو جار لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کرا. جاری یەکەم لە ساڵی 59 هەتاوی لەگەڵ دوو خوشکی بەناوەکانی حەبابە و کافیە وێڕای منداڵە 2 ساڵانەکەی بە ناوی سەعید لە شاری سنە دەست بەسەر کراون و ماوەیەک لە زینداندا بوون. جاری دووەم لە شاری تاران و هاوڕێ لەگەڵ هاوسەر و منداڵە چکۆڵەکەیان حەبابەی خوشکی و برازایەکی 3 ساڵانەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی کومیتەی تاران کران. ڕەبابە خانم لە ئاوایی ئەفریانی سەرو لە ناوچەی ژاوەڕۆی کامیاران لەدایک بوو. بنەماڵەکەی دەیان تێکۆشەر و خەباتکاری بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانی تێدا هەڵکەوت کە 16 کەسیان لە ڕیزی گیانبەختکردوانی سەربەرزی کۆمەڵە و بزوتنەوەی کوردستاندان. پێشتر و ئێستا ژمارەیەکیان لە ڕیزەکانی خەباتی پێشمەرگانە و سیاسیدا دژی حکوومەتی داگیرکەری کۆماری ئیسلامی بەشدارن. ڕەبابە خانم وێڕای ئەو هەموو ئازارانەی چەشتبووی بە ورەیەکی بەرزەوە پشتیوانی لە بنەماڵە و کەس و کاری دەکرد و ئاواتی ڕزگاری و ئازادی هەموو کات لە دڵیدا بوو. کۆچی دوایی ئەو دایکە شۆڕشگێڕە دڵی خەڵکی کوردستانی هەژاند و خەمێکی گەورەی لە دوای خۆیدا بەجێهێشت.
لەلایەن کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی کەسوکاری دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. خۆپیشاندانی خەڵکی مێرسین دژ بە دەوڵەتی تورکیا. شەوی یەکشەممە 23 بەفرامبار خەڵکی پارێزگای مێرسین لە باکووری کوردستان بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام دژ بە داگیرکردنی شارەداری ئاکدنیس لەلایەن دەوڵەتی ئەردۆغانەوە خۆپیشاندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا هاوسەرۆکەکانی شارەوانی ئاکدنیس و چوار ئەندامی شۆڕای ئەو شارە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون و دەوڵەت جێگەیان قەیومی دانا. زیندانیکردنی نێونەرانی ڕاستەقینەی خەڵک شەپۆلێک لە ناڕزایەتی بە دوای خۆی داهێنا و خەڵکی ئاکدنیس بۆ ماوەی چەند ڕۆژە دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا خۆپیشاندان دەکەن. شەوی یەکشەممە خەڵکی ناڕازی لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕهاتن و چەند کەسیان بریندار و دەست بەسەر کران. ڕێپێوانی خەڵکی کانتۆنی فورات دژ بە هێرشەکانی تورکیا. ڕۆژی یەکشەممە 23 بەفرامبار خەڵکی کانتۆنی فورات دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ڕۆژانە سەرشەقام و دژ بە دەوڵەتی ئەردۆغان دروشمیان بەرز کردەوە. ڕۆژی ڕابردوو 8 هاوڵاتی مەدەنی لە هێرشی ئاسمانی دەوڵەتی تورکیا بۆ سەر شارۆچکەی سرین لە نزیک کۆبانی کوژراون و بریندار بوون. قوربانی بوونی دایان هاوڵاتی لە ماوەی یەک مانگی ڕابردوودا لە منبەج و کۆبانی بووەتە هۆی ناڕزایەتی خەڵک و ژنان و پیاوانی شۆڕشتێر ماوەی چەند ڕۆژە لەسەر بەنداوی تەشرین مانیان گرتووە. خۆپیشاندەران داوا لە کۆمەلگای جیهانی دەکەن ڕێگە لە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بگرن و خەڵکی ئەو ناوچەیە لە کۆمەڵکوژی ڕزگار بکەن. خۆپیشاندانی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 23 بەفرامبار خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە شارەکانی ئەهواز، تاران، شوش و ڕەش دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کۆبوونەوەکانیاندا بە وتنەوەی دروشم، خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی بیمەی دەرمانی، هاوسانسازی حەقدەست، پەرداختی مەزایە دواخراوەکان و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوو. ناڕزایەتی کرێکارانی ئاومەعدەنی داماش لە گیلان. کرێکارانی شاغڵ لە کارخانەی ئاومەعدەنی داماش ڕۆژی یەکشەممە 23 بەفرامبار دژ بە نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان کرێکارانی کارخانەی ئاومەعدەنی داماش ماوەی 5 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و خاوەنکار لە پێدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی خۆ دەبۆیرێت. بە وتەی کرێکارانی ناڕازی بەهۆی نەدانی حەقدەست تووشی کێشەی مەعیشەتی بوون و پەرداخت نەکردنی حەقی بیمەکانیان بۆتە هۆی بێبەشبوونیان لە خزمەتگوزاری دەرمانی و ناتوانن سەردانی نەخۆشخانە بکەن. درێژەی مانگرتنی پەرستاران و کادری دەرمان لە نەخۆشخانەی حەکیم. ڕۆژی یەکشەممە 23 بەفرامبار پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی حەکیم لە تاران بۆ چەندمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرتندا. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری چوونەسەرەوەی تعرەفەی پەرستاری، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی سەعاتی کار، پێدانی زافەکاری و کارانە، دامەزرانی هێزی کاری نوێ و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. دواهەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز دژ بە ئێعدام لە ئاڵمان. ڕۆژانی شەممە و یەکشەممە 22-23 بەفرامبار ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی فرانکفۆرت و شتوتگارتی ئاڵمان دژ بە سزای ئێعدام لە ئێران ڕژانە سەرشەقام و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. بەشداربووانی ئەو چالاکیانە بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی چواردەهەی ڕابردووی کۆماری ئیسلامی، خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، هوریشە مورادی و دەیان بەندکراوی سیاسی دیکە بوون. خۆپیشاندەران هەروەها دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد ڕێگە لە ژێنۆسایدی بەندکراوانی سیاسی لەلایەن کۆماری ئیسلامیەوە بگرن. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانی سەرلەبانیتان پێشکەشەکە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.